هیوادارم ئەم جارە بێ کێشە بێ نازانم بەڕاستی کێشەکە لە چیایە خەلەلێک هەیە و چییە نازانم سڵاو ڕێز خۆشەویستان هیوادارم کە زۆر باشن لایڤەکە وەستا بوو بەڵێ ئاگادارم بە قوربان ئاگادارم بەهەرحاڵ هیوادارم ئەم جارە نەوەسیەت و شتەکە باش بێت تاوا باشکەم ئەم جارە خێری تیا بێ هەمووتان بەخێر بێن سەر چاو ئازیزانی ئارام ئەحمەد ڕێز و احترام بۆتان هەیە خۆشەویستیم بۆ هەموو لایەک ئازیزانی من ئەم شەو لە خزمەتان نابم بۆ کۆمەڵی قسە و باس لەسەر مانگرتنەکەی سلێمانی هیوادارم کە بتوانم هەم پەیامەکەی خۆم بگەێنم و هەم پشتگیریەکی ئەو خەڵکەیش کە مافی خۆیانە بەڕاستی هەموو ڕێگایەک بگرنە بەر ئەوەش بکەم بەخێر بن یەک دوو دەقیقە وەسین تا بەڕێزانێک کۆوە بنەوە ئەو کاتە ئەچینە ناو قسە و باسەکان ئازیزانی بن جارێ هەر ئەکاونتەکە بەکارهێنین هەتاوەکو فەتەیەکی تر ئەو کاتە بزانین بۆ پێیجوشت چیمان پێکرێ هەتا 15 ئەوانە ئیتر ئەگەر هاتە سەر ئەوە چنە سەر پێیجوشت قسە و باسی بۆی کە زۆرترین خەڵک ببینێ لە ئەکاونتەوە بەعام جاران نییە هەر ئەوە مەجموعەیە خەڵکەوە بێتەوە بەڵام لە پێیجەوە زیاترە بەرەحاڵ خۆشەویستان من ئەم شەو لەسەر مانگرتنەکان کۆمەڵی قسە و باسەکەم ڕە و بۆچوونەکانی خۆماڵێم طبعاً بۆچوونە ئینسانیەکەی ئەگەر باسی بکەین لەبەرەوەی کە ئەو خەڵکە ئێستا بە ژن و پیاوە برسیان نەبێت تینویان نەبێ و تەندروستیان ئەکەوێتە خەتەرەوە و ژیانیان ئەکەوێتە خەتەرەوە بۆیە لە ئاسی دنیا لەبارەی ئینسانیەکەیەوە لەگەڵ مانگرتنان نین دەدان خواردن و لەوان بەڵام بەرحاڵ کاتێکیش کە کۆمەڵی خەڵک هەن قەناعەتیان بۆ مۆزوعە هەیە ئینسانە شەریفەکان ئەبێ پشتیوانیان بکەن لە هەر کۆمەلگایەکە چونکە داواکاریەکانیان ڕەوایە جا باگراوەندی ئەو ئەشخاصانە هەچێ بێ لە پشتی وەشی ڕابوەستێ وەکو فکر و دنیا بینی ئەوانە ئەوە بەڕاستی بۆ خۆی بەحسێکی ترە لێرەوە ئەچمە سەر پارتی و یەکێتی و حکوومەتەکەی مەسئول بازانی و قوباڵ تاڵەبانی هەمووتانە بێ ئەو ڕاستیە بزان ئەوەی کە لە سلێمانیا ڕوئەدا فەرهەنگی یەکێتی نییە پێش هەفتاکانیشینی پارتی نەبووە خەڵکی ئەو شارە مێژوویان هەر بۆ خۆی ناڕزایەتیە و بەگژاچوونەوەیە دژی هەستم کارێک کە لەو ناوچەیە باڵا دەست بێ ئەگەر بە مێژووا بچینەوە خۆشەویستان هەتا خەڵکی سلێمانی پشتیوانیان لە مەلام سەفا و شۆڕشە چەتەگەریەکەی نەکرد مەلام سەفا هیچ شتێکی بە هیچ نەبوو لە ڕاستیە کاتێکیش کە کردی بەشت وە شۆڕشە چەتەگەریەکەی تێک چوو ئاش بەتاڵی کرد ئیتر بۆ ئەبەد سلێمانی پارتی و بنەماڵی بازانی خستە سەبڵدانی مێژووە و هیچ کاتێک پارتی وەرنەگرتەوە و هەرگیزیش وەری ناگرێتەوە یعنی یەک جار بڕیار ئەدا بەڕاستی سلێمانی یا لەگەڵتە یا لەگەڵی نییە کە درۆ لەگەڵا کرد پشتی تێکە جارێکی تر وەرە ناگرێتەوە سەردەمانێک کە من لە سلێمانی بووم لە بەردەم سەرا ئەوەسام لە ڕسمەکەی شێ مەحموو هەموو ئەو شارە 91 لە سەدا 95 هەموو ئەمانە یەکێتی بوون و سەوزێ کردەوە بەڵام کە پشتی کردە یەکێتیش بۆ ئەبەدێکێتیشی ڕسوا کرد ئێسش کە یەکێتی لەو شارەیە هەندێک جوڵەی تیاماوە تایبەتە بە سنوورەکە و بە هاوکێشەکە و بەدیلێک لە بەرامبەریا دروست نەبووە ئەگینا بە خەڵکی شارەکە یەکێتیشیان ناو تەنەکەی خۆڵ و زەبڵدانی مێژووە خەڵک یەکێتیشی ناوێت کەسانێک کە بۆ نان دۆیان کەوتون نەک بیر و باوەڕ بە نمونە مەسەلەن لە ساڵی هەشتاکان و ئەوانەیە خەڵکانێکە بوون بۆ پەڕی قەناعەت و بیر و باوەڕ و دوای یەکێتی کەوتبوون ئەوسە دەمانێت جیاواز و بەڵام ئێستا بە پێچەوانەوە مەگەر خەڵکانێکە لە گەڵیانان لەبەر بەرژەوەندی تایبەت لەبەر پارە و لەبەر گیرفان و لەبەر فڵان فیزە ئەلم بابەتانە پاشان هەر خەڵکی ئەو شارە و دەوروبەرەکەی جاکە ئەڵێم خەڵکی ئەو شارە قەسم ئەو هەموو دەوروبەرەکەیەتی خۆشەویستان بە گەرمیان و هەڵەبجە و شارە زور و پێنجێن و ڕانی و قەڵاجێ ئەمانە باڵێن 550,000 کەس دەنگیان بە نەوگیرفان مسەفایە کە نەوگیرفان مسەفا دز و گەندەڵ دەرچوو ساختە دەرچوو هات گوایە ئەیگۆڕێ کاتێک زانیان بزوتنەوەکە و نەوگیرفان ڕابەرەکانی دز و جەدەن و بێ ئەرزش و بێقیمەتن ئەوە بۆ ڕسوای کردن و جارێکی تر گۆڕان وەرناگرێتەوە جارێکی تر گۆڕان ناتوانێت بچێتەوە سەسکەی خۆی ئەو باوکەی مرد وەکو 2009 550,000 کە دەنگی پێ بدات و متمانیان پێ بکە
خەڵکی سلێمانی متمانە بە هەتیوە چڵکنەکانی نەوشەوان سەفان ناکا بۆ جارێکی تر چونکە باوکیان زۆری هەڵ نەتڕان هەتاوەکو خەڵک بێ دوای کوڕە دەرمان خۆر و نێرگە لە خۆرەکەیان بکەوێت. بۆیە ئەمە مێژووی سلێمانی و ئازایەتیەکەیەتی، ئەمە جەربەزەیەکەیەتی، بەگژاچوونەوەکەی مڵشی خۆیەتی، نەک حیزبێک یا دەسە و تاقمێک بە دیاری بۆیان هێنابێ. ئێستش مامۆسایان مانیان گرتووە داوای مافەکانی خۆیانەکەن. ئەمە بەڕاستی ئیتر ئەو شارەیە و ئەبێ لە مێژووی دروست بوونیەوە هەمیشە بە خاوەن دەرکەوتووە لە هەموو ئەو شتانەی کە هەیە. حتا لە سەردەمی زەعیم سیدیقەوە چی پێنەکرا بەو شارە ئەوانە لە مێژووە هەمووی نووسراوەتەوە یان ساڵی سیوەک و ئەوانە ئەوەی بە دەرکی سەرا بە نمونە کە ئەولەسیسی تاوەکو شیر کرا. کێشەکە لەوایە کە وەختێک خەڵکی ئەم شارە یا کۆمەڵێ لە مامۆسایان هاتوون ئەم ڕێگەیان گرتووە دەبەرومانیان گرتووە کەچی مێدیا سێبەرەکانی بنەماڵەی بازانی لای خۆیان وەکو حکوومەت بێن و سەردانیان بکەن و بێن وەڵام بە خواستەکانی مامۆسایان بدەنەوە کە خواستی مامۆسایان تەنها خواستی مامۆسایان و موچەکەیان نییە بەڵکو خواستیان موچەی هەموو خەڵکەکانی ترە کە موچەخۆرن و لەو حکوومەتەیە کە ناوی حکوومەتی هەرێمە عەلەساس لەوێ ڕۆڵیان هەیە. کەچی بنەماڵەی بازاری لە پەیجەکانیەوە ئاگام لێیە یە شەڕی شارچێتی پەرەپێدا دەڵێ خەڵکی سلێمانی و مامۆستایان سوکاتی بە خەڵکی هەولێرەکەن. ئەم گۆمە قێزەونە کاتی خۆشی بەعسیەکان زۆر هەوڵیاندا بۆ پارچە پارچەکردنی ملێتەکەمان ئەو کارانە بکەن. بۆیە مامۆسایانی ناڕازی دژی هەولێر و هەولێریەکان نین بەڵکو دژی بنەماڵەی مافیای بازانین و حەقێکی بێ ئەملا و ئەولای خۆشیانە. ئەمانە لە سلێمانیەوە شەڕی هەموو باشوور و هەموو موچەخۆرەکانەکەن لە باشووری کوردستانە. ئێوەی پارتی و بنەماڵەی بازانی بە دەبابەکانی بەعس هاتنەتەوە شاری هەولێرتانداژی کردوتەوە. ئێوە بە گاردی کۆماری بەعسیەکان هەولێرتانداژی کردوتەوە. خەڵکی هەولێر خەڵکی شەریفی هەولێر پشتیوانی مامۆسایانی ناڕازین و ئێوە زنجیرتان لە دەست و پێیان ئاڵاندووە بۆیە ناتوانن بێن پەیامەکانی خۆیان بگەێنن. بۆیە پارتی و بنەماڵەی بازانی دەیانەوێ لە ڕێگەی پێیچە سێبەرەکانەوە گوایە ئەمە دژی هەولێریەکانە نا ئەوە دژی بنەماڵەی بازانیە دژی حکوومەتە چەتەگەریەکەی مەسوول بازانیە. ئێوە ناتوانن خەڵک بخەڵەتێن و خەڵک بەگژی یەکتردا بکەن. بەعسیەکان دەیان ساڵ هەوڵیاندا بەڵام سەریان لە گابەردەکانی کوردستانیدا و لوتی ئێوەش دیسان ئەشکێ و هیچ کاتێ ناتوان بۆ ئاوات و ئامانجە بکەن. خەڵکی سلێمانی و خەڵکی هەولێر زۆر لەوە هوشیارترن کە نەزانن یاریەکانی ئێوە چییە و ئەتانەوێت چی بکەن. بۆیە خۆشەویستانی ئالا محەممەد کۆمەڵێ مامۆسای بێ پشت و پەنامانیان گرتووە بۆ هەموو مامۆستایان و بۆ هەموو موچەخۆران لە باشووری کوردستانە و تایبەت نییە تەنها بە سلێمانیەوە بەڵکو بۆ هەموو باشووری کوردستانە. ئەگەر مامۆسایانیش بە نمونە مامۆسایانی ئاکرێ کە دڵنیام لەگەڵ ئەمەدان ئەگەر قەڵا زیندانەکەی باسیل نەبێ کە بنەماڵەی بازانی وەکو بەدناوترین زیندان لە ئاکریا چەقاندوێتی. بۆیە پارتی زۆر بێشەرمانە ئەوێ بڵێ ئەمانە بێڕێزی بە خەڵکی هەولێرەکەن لە ترسی چی؟ لە ترسی کاردانەوەی هەولێرە بە شەرەفەکان تا ئەو خەڵکە هیچ نەکەن و ئەوانیش لەم هاوکێشانە ڕۆڵیان نەبێ. بۆیە ئەبێ ئەوان بزانن هیچ کەسێک گاڵتە بە هەولێر و هەولێریەکان ناکا. خەڵکە شەریفەکەی هەولێر هەمووی بوون بە ژێر دەسوپێی تورک و فارسەوە ئەویش بە فیتی پارتی و بنەماڵەی بەرزانی. عزیزانی ئارا محەممەد کەی هەولێریەکان شاری سێکس بازی بووە کە بنەماڵەی بازانی ئێستا دابینی کردووە بەڕاستی باشە بەڵێ مامۆسایانی ناڕازی دژی بنەماڵەی بازانین کە بە سواری دەبابەوە هەولێرەنداجی کردووە دژی ئەو حکوومەتەن کە 35 دانە ساڵی ڕەبەقا ئێسش ناتوانێت موچە بدا ناتوانێت کارەبا بدا ناتوانێت ئاوی پاک بدات. خەڵک لەو پەڕی نەهامەتی و نەکبەتی و بەدبەختی ئاژی. ئەوە چه حکوومەتێکە 35 ساڵ نەتوانێت موچە دابینکە بەڵام هەر مناڵێکی بنەماڵەی بازاری و سەرانی یەکێتی کە بەقەی تاکە قۆلەرەیەکە بن بوون بە خاوەنی ملیۆن دۆلار. پاشان هەتیویەکەیە وتەبێژی پارتیە کۆمەڵە فڵتەفڵتی کرد بەڕاستی. باشە وەکەوەی کە هەندی ئەوانەی کەمانیان گرتووە لەگەڵ شیعەکان بوون و ڕەنجی ئەوانیان گرتووە بەبە بۆ بنەماڵەی بازانی شیعە و سوننە ماوە کە بۆی نەچەما بنەوە زەحمە نەبێ بۆ ژووری نووسنی داژیکەران ماوە بنەماڵەی بازانی تیان ڕوود نەبوو بێتەوە
بۆ هیچ شوێنێک ماوە کە بنەماڵی بازانی بۆ ناپێدە سەر چۆک بەڕاستی نەماوە سرم لێیە ئێوە چۆن لە ڕوتانیە بەڕاستی ئەو قسە ناکەن خۆیان دەچنە بەغدا قەیس و ئەبوو ئاڵا و ڕێیان کلدانی و مالیشی و هادی عامر ئەبینن بەڵام ئەگەر دوو مامۆسا بڕۆن لە بەخایە داوای مافەکانی خۆیان کەن ڕێک ئەڵێی هینیان پێوەکەی نەقیزەکەی بە پاشەڵیانە جووتەیە هاون باشە مامۆسایانی ناڕازی ئەچرە بەغا پەلامانە نەدەن دەیان کەنە خراپ و خائین بەڵام ئێوە خۆتان جاشی نێودەوڵەتین لە حەقیقەتە باشە ئێوە دژی ڕۆژ ئاوان چونکە لەژێر دەسڵاتی ئێوەدا نییە باشە خەڵکی هەولێر ئەوەندە شەریف بوون ئێوە لە سوێشی ئابا دەنکە تەسبێحی سەوستان دەرخواردی خەڵک ئەدا کە یەکێتی بوو لەو سەردەمانەیە کابراایەکەیە بە ناوی مبارەکی کوڕی ئەحمەد شەرەفەدین کە ناساوە بە ئیبن المستەوفی مەولودی یەکەم جار ئەو مەولودی پێغەمبەری هێنا لە هەولێرە ئەوەی کرد لە شاری هەولێر ئێستا ئێوە ئەو شارەیە ئەو لەو شارەیە شاری سێکسیدەن جا دروستکردەوە بێ ئەخلاقی بەدفەساڵی کەواتە ئێوە چۆن لە ڕووتانیە باسی هەولێر و هەولێرە شەریفەکانەکەن ئەوە ئێوەن بێ حورمەتی بە خەڵکی ئەو شارەیەکەن و داگیرتان کردووە وێرانتان کردووە بەڕاستی باشە هەرچی لە شرۆشە هێناوتانە بۆ هەولێر و جانترین شوقەتان داونەتێ بەڵام خەڵکە ڕەسەنەکەی هەولێر هیچیان نییە تەواوی گەڕەکە کۆنەکانی هەولێر هەمووی وێرانەیە هیچ شتێکی بۆ نەکەوە تاواکو ئێستا باشە ئەمە لەسەر پارتی و بنەماڵی بەتەنی ڕەنگە دوای قسەکانە بێمەوە سەری پاشان خۆشەویستان ئاگاداری قسەکانی شێخ جعفەری پاشاڵ پیس بووم عەزیزان ببورن تۆسێک ئەو کۆکێم هەر لە کۆم نەبووەوە عەزیزان بەداخەوە بۆیە ئەم ماوەی شەر بێدەنگ بووم لە ئەمانگرتن و کۆمەڵەشی ترا شێخ جعفەر ئەڵێشی ئەڵێ بام نەڵەن بەڕەڵا نەبێ بەڵام خۆی ساڵانێکە جێگیری شیروان بازانە بە موچەی خەیاڵی یەک مانگ موچەکەی دوا ناکەوێت باشە وە بە سەدان ملیۆن دۆلاری ئەم گەلەی ئێمەی دزیوە شێخ جعفەر ئێشتا ئەوێت ئاوا قساکە جا شێخ جعفەر چونکە خۆیان بەڕەڵان و ئەزانن هەموو کەسێک و خۆیانە شێخ جعفەر خۆی یەک منداڵیشی نییە بەڕەڵان نەبێ ئەی هاوار ئازیزانی ئارام ئەحمەد شێخ جعفەرێک لە تەمەنی حەفتا ساڵیە فلیمی ڕووتی بڵاوە بێتەوە باشە کەچی خۆی پێ بەڕەڵان نییە خەڵکی پێ بەڕەڵانە ئەی هاوار من هەر لەوە تێناگەم ئەمانە زۆر بێحەیان بەڕاستی ئەمانە لە شاخیشا دوور لە ڕوویەوە ئەمەنەیان کەرگاوە هیچیان پێ عیب نییە لە شارع بەڕاستی تەمەنی حەفتا ساڵ بێ فلیمی ڕووتی بڵاو بێتەوە کەچی ئێشتا بە خەیاڵتان هەیە ئێشتا خەڵکی پێ بەڕەڵا بێت من بوومایە خۆم مەکوش بەڕاستی باشە ئێوە عەرز و ئاسمانی ئەو شارەتان دزیوە باشە کەچی کۆمەڵێ خەڵکی خاوەن قیم خاوەن ئەخلاق هاتوون داوای مافی خۆیانەکەن هەیانە هیچ کێشەیەکی مادی نییە بەڵام لە یامانی گرتووە چونکە ئەخلاقی هەیە بەڕاستی کەچی شێخ جعفەر خۆی پێ بەڕەڵان نییە لە مناڕەکانی خۆیەوە سێری هەموو مناڕانی کوردستان ئەکات باشە خۆی وەکوتم لە تەمەنی حەفتا ساڵیە فلیمی ڕووتی بڵاوە بێتەوە کەچی پێیەکەنێ شەرمی ڕووی ئەوەندە ئەستورە بەڕاستی تا قەیسەریان دی ئەزانی ئارام ئەحمەد لە مەجلیسێکا وتبووی خۆ من کردومە نەمماوە تا پێم عیب بێ یعنی ئەو ئێسەیش ڕێزم بۆ ئەوکو نێرەکەر هەر کردنی پێ مۆزوعە ئەو نە ئەحمەقە نازانێ ژن و پیا و کەوە پرۆسەیەکەن هەردووچیان بکەرن کەسیان بدەرنین شێخ جعفەر ئەو ژنەی کە لەگەڵ تۆ ئەو کارێکا سوار تۆ بێ باباشتی هەر تۆ سوار ئەو نابی ئەوە تاکید بەدەوە ئەوە گۆڕینەوەیە گەمژە ئەوە سەردەمی خێڵایەتی بووە پێتان وا بۆ ئێوە بکەرن ئەگینا ئێوەش هەر بدەرن بەڕاستی یەک زەڕی جیاوازیتان نییە باباش بیزانیت باشە هەر پیاوێکیش حتا ئەگەر بۆ سۆزانیەک ڕوو بێتەوە وەکو سۆزانیەکە وایە یەک زەڕە جیاوازی نییە ئەوە هاوشان باباش بیزانی خۆتان بە بکەن نەزانن ئێوە هەرچی شێت و شوێنی خێزانەکەتە سلێمانیان دزیوە بەڕاستی والله عزیزان ئەو بنەماڵی شێخ جعفەرە خوێڕی وای تایە ئەڵەی مەعجوونی دانە و گوشیتە خاوەنی ملیۆنەها دۆلارە بابە ئەمەیە بابا گیان عزیزانی ئارام ئەحمەد ئەوەی کە مەسئولە لە ژیانی مناڵان و لە ژیانی خوێندکار و قوتابیان حکوومەتە نەک مامۆساکان مامۆسا دەوامەکە و دەسەڵێتەوە ئەبێ پارەی بێتێ مانگانە ئەبێ موچەی بێتێ خۆ بە هەوا ناژی کاکە ژیان ئەوەی قوتابی و قوتابخانەی وێران کردووە کەرتی تایبەتە کە حکوومەتەکەی ئێوە کردنە بە زەبڵدان بۆیە حکوومەت مەسئولە لە ژیان و لە هەموو شتێکی خوێندکاران بەڕاستی بەعس بە بەعسیەکەی خۆی باشە زۆرترین قوتابخانەی ئەکردەوە
باشە تەنانەت موچەیشی ئەیا بە خوێندکاران لە شیریشی ئەیانێ ڕۆژانە پەنیریشی ئەیانێ من خۆم مناڵی ئەو شارە بووم لەژێر دەستی بەعسا تەلەبە بووم ڕۆژانە شیر و پەنیریشیان ئاینێ ئەمان خوارد بەعسیەکانیش بوو بەڕاستی کە زۆر لە ئێوە شێفتە بوون پاتی بێچێت باشە بۆیە نەک تەنها مامۆستایان دەوامەکەن دەسەڵێنەوە موچەیان ئەوێ خۆ ئەو خەڵکە بە هاوان ناشی باشە من لە بیرمی ئازیزانیانە مەحمەد لە دوای ڕاپەڕینەوە مامۆستایان شیعارێکیان هەبوو کە ئەو کاتێ دژیان بوو باشە ئەیان سەری بەرز بۆ موچە نێوی ناکەین باشە لەو کاتێشە من دژی ئەو شیعارەی ئەوان بووم بەدەیان مامۆستام ئەوە قسەمەک لە بەدەکی سەرایە لە مزاهرەکانە ئەموو وازەوە قسەیە بێن کاکە کاتێک ئێوە وا ئەڵێن ئەزانم لە نیشتمان پەروەریتانەوەیە ئەزانم لەوەیە بەڵام لەو کاتەیە ئایزانی ئارام ئەحمەد کە مامۆستایان ئەو شیعارەیان نەوت بنەماڵەی بارزانی و تاڵەبانین باشە سەرقاڵی خۆ دەوڵەمەندکردن و دزی و تاڵانی و دزینی عەرزە و عەرزەی ڕکن و ئاودیوکردنی شتومەک بوون بۆ ئێران بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد ئەمە ڕاستیەکەی ئەم دەسەڵاتێ لای خەتا بۆیە خەڵکی کوردستان ئەبێ ئەم مانگرتنە گەورە بکە وەک ئەوەی ساڵی 1991 مانگی 12 کە ڕوویدا باشە ئەبێ خەڵک پشتیوانیان بکە بەڕاستی بە هەموو مانایەک باشە من ئەزانم ئاگادارم لێ ئاگادارم کە یەکێتی هەوڵ بەلاڕێیان بەرێ باشە ئێوێ بەلاڕێیانە بەرێ ئەمە ئیشی هەرێکێتی بووە یعنی دەیەوێ فۆزا بنێتەوە باشە ئێوێ بابەتەکە دەنگدانەوەی ئەوەی نەبێ لە ئاسی عێراق و ناوچەکەیە بەڵام تازە وەکو شتەکە کراوە هەتاوەکو زیاتر پەرەپسێنێ و دەنگدانەوەی هەبێ بە قازانجی خەڵک و موچەخۆرە بەڕاستی بۆیە لێرەوە من بە مانگرتوانی بەڕێزەڵێم باشە مامۆستایان دەبێت لەم ڕۆوە زۆر وریابن و نەهێڵن متمانە بەوانە نەکەن و ڕێگە نەدەن پیاوەکانی خۆیان بهێنە ناوتانەوە ئەبێ زۆریان بەڕاستی هەر کەسێک زانیتان بۆنی حیزبایەتی لێدێ لە ئاسایشەوە بۆنی پارتی وێشێتی و نەوەی نوێ و فڵان فیزایی لێ ڕێک بە شەق بیکەن دەرەوە بەڕاستی مەهێڵن ئەوانە پتان فرۆشتن مەهێڵن ئێوە تا ئەوە 5-6 ڕۆژە ئێوە نان ناخۆن ئەو وەسعەکەتانە کە ئاگام دێتان ناتان بنە خەسەرخانە فڵان ئەلەم بابەتانە ئەو هەموو زەحمەتیە مەهێڵن حیزبێک یاریکێتی بێ لە ئێوەی بدزێ بڕوا بیکاوە بۆ بەژۆندی خۆی بەکاری بێنێ باشە حتا ئەگەر زۆرتان بۆ بهێنن بیل لەوە بکەنەوە بە کۆمەڵ مانگرتنەکە بەرنە بەغدا لە بەردەم پەرلەمانی بەغایە هەر شوێتوان لێ کۆ ببنەوە باشە ئیتر واز لە قسە و قسەڵۆکی پارتی و تەخوینی ئەمانە بهێنن و بەجێ لیان مەترسن بەڕاستی بابول بابی ئەمانە هەر خائین بووە لەبەرەوە هیچ کاتێ ئێوە لە تەخوینی پارتی و بنەماڵەی بەزانی مەترسن کە هەتیوێکی گەمژەی نەزان دێت دائنیشێ بە ناوی وتەبێژی پارتیەوە یەک ئەو هەموو دائنیشێ دەمە خاتە پێڵاوەکانتانەوە کە ئێستا لە ژێر خێمە کافڕەتان داوە بەڕاستی ئەی چۆن یا ئانی هەسینەکان کە ئاسن ئەوانە هەر پیاونی لە حەقیقەتە بەڕاستی هەر پیاونی ئەسن بەمانەی کەلیمە باش بۆیە ئازیزان یەکێتی و پارتی باکیان بە مەرجی کورد نییە بەڵکو دڵنیام لەوە ئەو بەغدایە کە عەرەبن بەڕەحمترن لە گورگەکانی پارتی وێشێتی ئەگەر یەکێتی و پارتی لە ساڵی 92ەوە ئەخلاقی سیاسیان هەبوایە ئەخلاقی کۆمەڵایەتیان هەبوایە و ئەگەر تێکۆشان کردا لە پێناوی ئەم گەل و نیشتیمانەیە خۆیان ئەم هەمویان نەدزی خەڵکیش لە دوای 35 ساڵ کارەبای نەبێ لە دوای 35 ساڵ مامۆسایە 10 ساڵێتەوە داوای موچەکەی کا موچەکەی نادەنێ کورە ئەمانە من ئەیان ناسم ئازیزانی ئارام ئەحمەد ئەمانە بێشەرەفن ئەمانە بێناموسن بە قورئان دڕترین سەگی داگیرکە لۆیەکێتی پارتە شەریفترە با باش بیزانن کاکە من ئێستا کاکە من سای بەحسا ژیاوم بە هەموو دڕندەی خۆیەوە کاکە ئاوان نەبوو بە قوربانیان بم بەم شکڵی ئێستا کاکە دوای 35 ساڵ کارەبایان نەبێ ئاویان نەبێ ئازادیان نەبێ تا دوای 35 ساڵ ئەمانە نەتوانن کە موچەیش بدەن موچە کاکە باش نییە هەر پارەی شێخ جەعفەر چی دزیوە ئەو شێخ جەعفەرە باوەڕکەن بەشی یەک دانە ساڵی موچەی هەموو دەڤەری سلێمانی کات بە هی هەموو موچە خۆرەکانی بەس ئەوەی کە شێخ جەعفەر دزیوێتی ها نەوەکو بڵێن شتیت ئەوە اینجا ئازیزان بۆیە دەبێت ڕووی ڕەشی ئەم دەسەڵاتە بێشەرەفە بۆ دنیا دەرکەوێت لە حەقیقەتە باشە مەسرور ئەچێ لە داڤۆس ژوورێ دروستەکە بە ناوی ژووری کوردستان ئەمە دروستەکە پارە لە هەموو دەوڵەمەندەکانی سلێمانی و هەولێر و دۆک و ئەمانە ئەسێنێ سەرفیەکە لەوێ بلێتەکەشی لە برسا ئەبرێ گوایە وەسعی کوردستان زۆر باشە ئەمە ئیشی مەسعود بازرگانیە کەواتە مانگرتنەکە دەبێت تەشەنە بسێنێ ئەبێ گەورە بێ و ئەبێ دنیا بزانێ کە حکوومەتەکەی مەسعود بازرگانی و قوبا تاڵەبانی چۆنە باش نییە ئازیزان یەکێتی و پارتی ئاوان ئاگاتان لە خۆتان بێت من بە مانگرتوەکان ئەڵێم زۆر وریابن نەهێڵن یەکێتی پاشخۆتان لێ بدات
باش نییە هیوادارم کە مانگرتۆ بەڕێزەکان ڕێگە نەدەن هیچ حیزبێ دەستیان تێبخە و بۆ بەژەوەندی خۆیان بەکەران بهێنن باشە چونکە من ئاگام لێ لە 92ەوە من ئاگای سیاسی یەکێتی پارتی باش ئەناسم کاکەم یەکێتی دەمێکەوە ئیشێتی تا ناڕەزایەتیە بەرهەقەکان بەکار بهێنێت بۆ قازانجی خۆی تا پارتی لایەکی لێ بکاتەوە یعنی یەکێتی مەناعەتی نییە تا قۆناغێک هەندێک ئیدعایشان بۆ بکە لەپتۆپڕا بێت بڵێ کاکە بوەستن تەواو ستۆپ بکەن هەموو دەستڕەنج و ماندووبوونەکەی ئێوە بفرشێ بە پارتی بۆ ئەوی پارتی لەگەڵی دانیشێ بۆ ئەوی فڵان پۆسی باتی ئەوەی باتی هیچ شتان بۆ ناکا بەڕاستی باشە چونکە لە ساڵی 91ەوە من ئەمانە ئاوا باش ئەناسم هەمیش ئەمە ئیشیان بووە بۆیە کاتێک ناڕەزایەتەکان زۆرە بێ زۆڵانە پیشانی پارتی ئەدا تایبی کات دەستکەوت بۆ خۆی ئەبێ ولێ ئەمە بن ئەم جارە مامۆستایانی مانگرتو نابێت بهێڵن ئەو خەونەی هێشتی بێتە دی کاریشی ئەوە بەوریاییەوە بای تەعامل کەشکە ئەزانم لە ئاسایش خەڵکە نێرن خەڵک لێرە بۆ فەوزا بۆ ئاژاوە بۆ ئەمە ئەینێرن ئەبێ ئەوە ئاگاتان لە خۆتان بەڕاستی بۆیە بەڕاستی حەقی خۆیەتی ئەم دەسەڵاتە جوود حیزبە لە ڕەگەوە هەڵکەنیت حتا فرێشی نەدێ ها وەکو فرەدان بەڵکو بیسووتێنی نەوەک ڕەگە چونکە ئەکرێت ئەو ڕێگەی کە تۆ فرێدەی لە شوێنەکەەوە بژێتەوە سەر لە نوێ بەڕاستی بەڵام ئەگەی بیسووتێنی بۆی ئاسایی نەمێنێ یەکێتی پارتی بۆ ئەوە باشن لە ڕاستیە لەمە بەدەر یەکێتی پارتی بە عەمەلی هیچ نایەن ئازیزانی ئارام ئەحمەد ئازیزان پارتی یەکێتی باکیان بە خەڵکی کوردستان نییە ئەو ئەوانە لە هەوای خۆیانان ئەسڵن بەرپرسە باڵاکانی پارتی وێشێتی نازان مناڵەکانیان لە چەندن و چی ئەخوێن و مامۆستا و بەڕێوەبەرەکانیان ناویان چیە و لەکوێ و چین و هیچ نازن چونکە بۆ لەبەرەی ئەمانە بەس خەریکی دزی و خەریکی خانمبازی باشە مناڵەکانیان بە ئۆتۆمبیلی جامڕەش بە پاسەوانەوە دەنێرن بۆ خوێندنگە ئەهلیەکان پارەی باشیانەی هینی دزی ئیتر حکوومەت هەبێ و نەبێ بۆیان گرنگ نییە لە ڕاستیە ئەوە لەکەیەوە پەرلەمان نییە کەس هەر بۆشی مۆزوع نییە چونکە پەرلەمان تاکە قۆڵە لە پەرلەمان چیە کاکە هەروەها خاڵێکی تر کە ئەبێ ئاماژەی پێکەم ئەوەیە کە مامۆستا پارە یعنی میهنەی مامۆستایی یان ئەوەی کە پێی ئەڵێن مامۆستا و بە هەمویانەوە پارە پێیان ناکە بۆ حکوومەت ئەبێ حکوومەت پارەی بداتێ باشە واتە خوێندن بزنس نییە بۆ حکوومەت و پارەی دەست ناکەوێ وەکو بۆ نمونە زەریبە گومرێک مرور شارەوانی و هەتا دوایی ئەسڵەن بەباریان ئەزانێ ها چکە خوان خەمی قوتابی و نەوەکانی ئایندە و ئێساوانیان نییە باشە چونکە بۆ چکە پاریان بۆ ئەبێ پاریان بۆ سەرفکە لەبەرەوە بەباریان ئاسانی بەسەر کۆمەلگاوە باشێ بۆیە بایکۆت بکەن یا هەرچی ئەمانە بە ئاسانی نایانێ ژێربار ئەوەی کە ئەبێ مەسەلەکە ئەوەندە گەورە بێ کە گوێی کەڕیان بیبیستێ و مێشکی بۆگەنیان کاسکاوە ڕاستی باش نییە یعنی ئەو مێشکە بۆگەنەی ئەوانە ئەبێ بە جۆرێک کاس بێ کە هەموو دنیا بزانێکە لەو ناوچەیە چیە بوتێت چونکە بۆ ئەسڵەن مەسوول بازانی سپاڤڵ و قوباد و سەرۆنی یەکێتی حەز ئەکەن میلەت تەنها لە جەهلا بگەوزێ ئەوانە دوژمنی خوێندنن و دوژمنی خوێنەوارین ئەگەر دوژمنی خوێندن و خوێنەواری نەبوونایە لە ماوەی 35 ساڵە ژیان و گوزەرانی مامۆستایانیان دابی نەکرد بۆ ئەوی قوتابیان بخوێنن بە شەرەفەوە باشە بەڵام ئەوان چونکە پارەیان هەیە ئەژن قوتابخانەی ئەهلی هێنن سێری قوتابخانەکانی هەموو منتیقەی سلێمانیەکەن خۆشەویستان هەموو قوتابخانە کۆنەکانە ئادەی یەکێتی چەند قوتابخانەی تازی کردوێتەوە حکوومەتەکەی مەسئول چەند قوتابخانەی تازی کردوێتەوە بۆ خەڵک قوتابخانەی ئەهلی عەڵەمها هینی حکومی ناڵێم ئەسڵەن قوتابخانە کۆنەکان خواخوانە بڕوخێ بۆی بچن عەرزەکەی بجن بیکەنەوە بە ڤێلا و بیکەنەوە بە نازانم شوقە و ئەنباتانە بۆی بیفرۆشن و بیخۆن باش نییە ئەوەیە چونکە بۆ خوێنەواری و ئاگایی لەسەر بەژۆندیەکانی ئەمانە خەتەری هەیە مەترسی هەیە بۆیە داواکارم ئەو شوێنانە مان بگرن بایکۆت بکەن و پارە بۆ حکومەت دەست نهێن ئەگەر بە نمونە ئەوەی کە ئێستا ناوم هێنانەوە ئەوانە بچن ئەوە بکەن بچن مان بگرن کە وەکو زەریبە یا وەکو مرور یا وەکو فڵانە فیسان ئەگەر ئەوانە مان بگرن اینجا یەکێتی و پارتی ئەکەونە باڕە بەڕاستی ئەکەونە باڕە بۆچی لەبەرەی ئەوانە پارە بۆ حکومەتەکەی یەکێتی و پارتی پێیاکەن باشنی قەیچیەکە با بانک و گومرک و شارەوانی و دام و دەستگاکانی باج و کارەبا غیرەت بتانگرێ مان بگرن ئێوەش بزان ئەو جور حیزبە ئەکەونە زەڕەزەر یان ناکەونە زەڕەزەر بەس ئەوە بکەن کاکە بەڵام تەنها مامۆسایان چونکە مامۆسایان بەرهەم ناهێنێ واتە پارە نادا بە یەکێتی و پارتی زۆربیان مۆسوع نییە بەڵام ئەوانەی کە ناوم هێنان گومرکەکان شارەوانیەکان مرورەکان دام و دەستگاکانی باج و ئەوانە یەک دانە دوو هەفتە مان بگرن یەکێتی پارتی بەتەواتی وێرانە بن چکە پارەن بۆ بەرهەم ناهێنن بەڕاستی باش نییە ئاوایە ئەبێ سەرچاوی پارەکانی ئەمانە وشککەن کە وشکتان کرد اینجا ئەکەونە زەڕەزەر پارتی وێشێتی باش نییە ئاوایە اینجا ئازیزان
من هەندێک شتێ بیرتانە خەمەوە خۆشەویستان یەکێتی خەڵکی هەڵەخەڵەتان و سەرۆکەکەی ئەیود بەلا ئیلاهە ئیلا الله ئەیان ڕوخێنم و پارتی کۆتایی هاتووە کەچی ئێستا هەر جێگر و شاگردەکەی جارانی پارتین بەڕاستی ئادێ کاکە پاوڵ چی کرد تۆ دوای هەڵبژاردنەکان زەحمە نەبێت تو ئەو هەموو هاوارە خوو بازم قۆڕش بووی بەڕاستی ئەو نەو هاوارکە ڕێک قۆڕ بووی زەحمەت نەبێت تۆ پێم لە چی کرد لە بەرام پارتی بنەماڵی بازانیە هیچ شتێکی نەکە بەڕاستی یعنی خاوەنی یەک قسەی خۆ نەبوویت پاوڵ تاڵبانی چی قسێکە لە هەڵبژاردنەکانە کرد هەر هەمووی درۆ بوو خۆ ئەمزانی کە ڕاست ناکەی بەخوا من ئەزانم کە ئێوە ناتوانن بەربەرەکانی پارتی و بنەماڵی بازاری بکەن ئەوە باش ئەو ڕاستی ئازانم من ئێوە باشە ناسم کرد ئەوەی مەسەلەکە ئەمڕۆژ تیمێکی مامۆستایانی ئاینی دانکیان بۆ نادم مامۆستایەکی بەڕێزی ئاینی بۆی نادم بۆ پشتیوانی مانگرتوەکان چوو بوون جێگەی دەستخۆشیە سەرکەوتوو بن هەر کەسێ ئەچێ بۆ لایەن پشتیوانیەکە کارێکی باشەکە دەستیان خۆش بێ هیوادارم بە هەزاران مامۆستای ئاینی کە هەیە لە کوردستانە بێنە دەنگ و پشتیوانیان بکەن لە نوێژی هەینیە لە ڕێگەی منارە و بڵندگۆی مزگەوتەکانەوە و خەڵک کۆبکەنەوە و پشتیوانی خەڵکی مانگرتووەکە بکەن لە سلێمانیە ئەمە ئەگەر دینین کە دینین واڵێ خوایش پێی خۆشە ئێوەیش ماستا و وازێ بێن بۆ پارتی بێچێتی مەبن بەوانەی بەریتانیا و بەس پارە کۆکەنەوە لە ژیانیان نابێکردی پارتی لە گوڵ کاتن ناڵێن بەس خەڵکی پارە کۆکردەوە الله ئەکبەر کاک فڵان کەس 1500 پاوە نیاوە ملحیدەکان پارەیان بۆ کۆ ناکرێتەوە هەر بژین پارە بێن بۆ ئەوە مامۆستاکانی بەریتانیا ئەوانن کاریش بەڵام ئێوە پشتیوانی خەڵک پاشان موشە خۆران هەموو بەشەکانیان باشە بازاڕەکان دوکاندارەکان پێویستە ئەوانە دوکانەکانیان دابخن و پشتیوانی لەو خەڵکە بکەن خۆ خەڵکە تەنها بۆ خۆیان نهاتوون بۆ ئازایی بۆ ئاگاداریتەن ئازیزان ئەو 11 کەسە چەنە یەکەمانی گرتووە ئەگەر بیانەوێ زۆر بە ئاسانتوان بۆ خۆیان بژین بەیانی ئەچێ لە پارتیە لە یەکێتیە لە شوێنێکا بۆ خۆی دانیشێت و ماغەنە موچەیشی ئێنە و ئەچێ خەبەرە ژیانی خۆی بەڕاستی یعنی ئەگەر ئەوانە مەشغڵەی شخصی خۆ خەڵکیان تیا من ڕەنگە لەگەڵ ڕەئیانە بم لە سا هەشەری دوور بم لە بیر و بۆ چوونوانە بابەتانە لە سەدا دوور بم بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە ئەوانە کێشەی گشتیان هەیە نەک شخصی لە حقیقەتە کێشەی شخصی بێ ئەتوانێ بۆ خۆی بۆ شتێ بەدەست بێنێ بەڕاستی باشە بۆیە پێویستە هەموو خەڵک پشتیوانی بکە لە پێنجێن و هەڵەبجەوە و تۆیەڵۆ بیارەوە حتا ئەگاتە زاخۆ بەڕاستی ئەبێ پشتیوانی ئەو خەڵکە بکەن بۆیە دەسەڵاتێک دوای 35 ساڵ نەتوانێ سەرەتاییترین مافی خەڵک دابین بکەوەکو مامۆستایان هەر بۆ باشتی هەڵێ بەڕاستی دەسەڵاتێ هێندە بێ عورزە بێ دوای 3 دەهەونی و نەتوانێ وەڵام بە خواستەکانی خەڵک باتەوە بەس بۆ ژێر پێ باشە بەڕاستی بۆی بخێنە ژێر پێڵاوەکانتەوە بیکوتیتەوە لای اینجا بۆ هەموو قوتابیانی زانکۆکان قوتابیانی مەعهەدەکان بۆ هەموو ئەو قوتابیانی نازانم سەرەتایی و فڵان و ئەلەم بابەتانە ئێوە شەرم ناکەن مامۆساکانتان لەویانمانیان گرتووە لە تیڤیۆ ئەیان بینن بەڵام پشتیوانیان ناکەن هەر بەڕاستی ئێوە عیب ناکەن من لێرەوە داواتان لێ یەکەم لە هەموو قوتابیان حتا لە قوتابخانەیەکی لە قوتابێکی سەرەتاییەوە کە تەمەنێکی کەمی هەیە حتا قوتابێکی زانکۆ ئەبێ ئێوە بێنە سەر خەت بەڕاستی ئەبێ پشتیوانی بکەن لە مامۆساکانی خۆتان لایخەتان ئەمە شتێکی ئەخلاقیە لە ڕاستیە خۆ قوتابی کە تۆ ئەچی ئەخوێنی تەنها بۆ ئەوە نییە بتوانانی ئەلفوبێ بخوێنی تو خوێنەواری و ئەلە بابەتانە یا شادەیە بەدەست بێنی بۆ ئەوەیە کە فێری ئەخلاقی لە حقیقەتە فێری ئەخلاقیش ئەوەیە بۆ قوتابی بە ئابڕوو کە دیفاع لە مامۆستاکانی خۆی کە لە ڕاستیە لەبەرەوە ئەوە پێویستە لە بەیانیەوە کە مزاهرەیە باشە بە هەزاران قوتابی بێنە دەرەوە لە ماڵەکانتان پشتیوانی مامۆساکانی خۆتان بکەن مزاهرەکانی خۆتان بکەن و داوا بکەن کە ئەم حکومەتە شەق و شەڕا ئەم حکومەتەی مەسئول بازانی ئەم حکومەتە سخیفە کە هیچ بۆ ئەو عالەمە ناکا بێتە سەرخەت وەڵام بە خواستەکانی خەڵک بداتەوە بۆیە مامۆسایانی بەڕێزی کەمانیان گرتووە و هەموو ئەوانەی دەوروبەریشیان پێویستە بە تایبەتی لە تەخوینی پارتی و بنەماڵی بەزای نەترسن بۆ بەغایە بڕۆن خێمەکە برن بە سیارە بڕۆن چەند هەزاکە لەگە خۆتانە برن بڕۆن لە بەغا لە بەردەم پەرلەمانە ئەنجومەنی وەزیرانە بڕۆن لەوێ ماگرتنکەن دڵنیابە لەوێ مافەکان جاتێ بەدەستەهێنن نەک لە پارتیەکێتیە چکە پارتیەکێتی خۆ هیچیان بە هیچ نییە کاک هەر لە هیچ شتێک ناشن لە ڕاستیان بۆیە ئازیانی ئارام ئەحمەد من خۆ بەدەل لەوەی کە تێڕوانینم بۆ مەسەلەی مانگرتن چۆنە
لەبەر تەندروستی خۆیان لەبەرەوەی گوچیلەیان فڵیان فلان تووشی کێشەوانە بابەتان نابن بەڵام ئەوان کارەکان هەڵبژاردووە من خۆم وەکو ئارام ئەحمەد بە هەموو توانای خۆمەوە بەڕاستی پشتیوانیانەکەم داواکانیان ڕەوایە مافی خۆیانە بەڕاستی من حەقم بەسەر ئەوە نییە باگراوەندی فڵانە چۆنە هی ئەوە چۆنە بەس ئەو داوایان لێ یەکەم نەهێڵن یەکێتی بچووکترین ئیسفادەیان لێ بکە و بەکاریان نەهێنن لە پێناوی مەسلحەتی حیزبی خۆیاندا نەک هەلێشێتی هیچ حیزبێ بەڕاستی هیچ دەسە و تاقمێک ڕێگە نەدەن بێتە ناوتانەوە و بتانکەن بە موڵشی خۆیان ئێوە ئەبێ موڵشی خۆتان و موڵشی موچەخۆران و موڵشی ئازادی خوازان و موڵشی خەڵکی کوردستان بەڕاستی حیزب تاکە توورێکی قوڕایی ناشی باش نییە من هەر ئەوە نەقسەم هەبوو بەڕاستی حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە هیوادارم کە سەرکەوتوو بن و ئەم شەویش لەگەڵ کۆمەڵێکیانە من قسە و باسم کردووە لە حەقیقەتە ئاگام لێیانە و تەمەنا ئەکەم کە لە بەیانیەوە کە قەرارە مزاحەرە بکرێ خەڵکی سلێمانی خەڵکی گەرمیان باشە لە کەدار و کفری ئەوانەوە خەڵکی هەڵەبجە و پێنجۆن و هەموو ئەوانە پشتیوانی بکەن لە مامۆستایان بۆ ئەوەی کە بتوانن مافەکانی خۆیان بە یەکجاری بەدەست بێنن نەکەر مانگە مەزاحەرەکەیت و دوای بڕێتەوە بۆ ماڵەوە بە موشەیەک یەک کەڕەت کاکە حکوومەتی عێراقی پێویستە موچە بدا بە خەڵک بابە هەرێمی کوردستان دیارە حکوومەتێکی هەیە بەڵام هەرێمی کوردستان بەڵێ ئەویش بەڵێ کا قادر لاهوریش و حیزبەکەی ئەویش بڵێ ئەبێ نەهێڵن بە هیچ جۆرێک هیچ کە دەستی تێبخات لە ڕاستیە ئەبێ خۆیان من خۆ مامۆسایان من کاڵم هیچ حیزبێ پێویست ناکە هەموو ناوەکان ڕیسکم هیچ حیزب دەسە تاقمێ نابێ بەڕاستی ڕێگەیان پێ بدرێت باقسەکەشتم بین نەچێتەوە ئازیزان پێویستە هەموو خەڵکی کوردستان پشتیوانیان بکات بە هەموو مانایەک و بە هەموو جۆرێک و ئەو خەڵکیش ئەوە بڵێم کە ئەم ویستم ئەوە بڵێم کە حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق واتە شیمال لە حەبیب بەشێکە لە عێراق بەڕاستی پێویست بۆ ناکە حکوومەتی عێراقی هەستێ موچە بدا بەیەکێتی و پارتی ئەوان بیدزن و نەیەن بۆ خەڵکە قەیچێکە با لە بەغاوە موچە بدرێ بۆ خەڵکە چی تێدایە کاکیش چی تێدا ینی ئاخر پارتی بنەماڵی بازانی ئێوە کوێتان شەریفترێ لە حکوومەتی عێراقی چ جیازیتان چێکە ها ئێوە چین کاکیش کورجا على ئاری هەسینم بۆ سووکە جا ماڵە ئاوا بێت تۆ پوشتی لەکەی دێ ئەوە بڵێن خۆ ئاری هەسین پوشە من پوش چۆن سووکەم برای بەڕێزم ئەخۆ توا پوش سووکەکرێ آخر پوش ئەیکەی بەچی لەوە زیاتر ئەیکەی بەچی بە قوربانە بم ئاری هەسین و ئەو کابرا کێ هەورامی ئەمریکا وتەبێژی پارتیە بەخوا ئەوانە پوشن کاکە ئەوانە مناڵی سەرجادەین لە حەقیقەتە ئەوانە خەڵکانی لومپنن لە ڕاستیە خەڵکانی بەڕەڵان هەوسا پچراون باش نییە من حرمەتم بۆ هەمووتان هەیە خۆشەویستان هەر بەڕاستی ئەمانە خوێڕین بەمانەی کەریمە شاسوە جوتیکەش لان خەریترە بۆ ئەگەدایتە دەی قوربانی ئێوە شەوگاتان خۆش بێت ئەوە قسە و باسەکانی من بوو هیوادارم کە بەیانی ببینم خەڵکی کوردستان بە تەواوەتی پشتیوانی لەو خەڵکە بکە خواتان لەگەڵ بەخواتان ئەسپێرم هەر لە ئاسودوی لە خۆشییا بن ئەوەی تەلەفۆنەکە دەکاکە یەک جار دەکاکە دوو جار دەکاکە چوار جار ئەو هەموو تەلەفۆنە برای شیرینم ئەی هاوار کاکە خۆمە دڵاری نییە بڵێ با زۆر تەکلیفکەم بەشکم ماچەکەم باتێ کاکە نایە تەواو کورد و کرمانچ دەی خواتان لەگەڵ